بەڕێزان مۆبایلێکبوون بووە هەر بەڕێزێکە ئەتوانێت بێتەوە بۆ وەرگرتنی هەر بەڕێزێک مۆبایلەکەی لێون بووە ئەمدار قەرەبدارخی بەردەوامن لە پێشکەشکردنی چالاکیەکانیان بەڵێبتان دوو مۆبایل دۆزراوەتەوە هەر کەسێک خاوەنێتی ئەتوانێت بگەڕێتەوە بۆ وەرگرتنەوەی مۆبایلەکەی
يرى جدتا بدلي الزمان رجينا كلك بتمان وكمان يني فتبيان يني شيريني نادر عمرك جاوك عمرك جاوك تكبيره وطويلك أجل مطوي ناديه قومي بقربانك أجل مطوي ناديه قولي بمطوانك
Bahar
بەڕێزان چالاکیەکان بەردەوام ئەبێت سوپاس و دەستخۆشیمان بۆ فێرگەی بەڕێز مامۆستا نامدار قەرەداخی هەندێک دۆزراوەتەوە هەر بەڕێزێک هەندەکەی لا نییە ئەتوانێت بێ لێرە وەری بگرێتەوە ئەزێت نەبێت.
سپاس بۆ ڕایز ئۆرکێستری فەرگەی نامدار قەرەداخی، سپاس بۆ کار و چالاکیەکانیان، سپاس بۆ هونەرمەندان دەنگیان نەڕزێ و دەنگیان هەر بمێنێ، سپاس بۆ ئەو گۆرانیە شادانی کە پێشکەش بە منداڵانی ئۆتیزمیان کرد، ماندوو نەبن، دەستیان خۆش بێ، لەشتان ساغ بێت. یەک لەیمرێتان هەیە ئەو تیپە لە بەیانی ژیلات بوو بە ئێوە یەک چەپڕێ قایم ئەوە چییە؟ دەی ئێوە بەردوو بکەن خۆشێ چییە هەمووتان ماسێ ئێوە ڕەخساندنی کەشێکی ئارام و پارێزراو بۆ منداڵانی ئۆتیزم زیاتر شانسی ئەوەت پێدەبەخشێت کە منداڵەکەت بەرەو تەندروستیەکی باش بڕوات. دایکان و باوکان و خێزان و منداڵانی ئۆتیزم هاوکار و پاڵپشتی کۆمەڵی ئۆتیزم بن. سەبارەت بە ڕاهێنانی منداڵەکانتان بۆ ئەوەی زیاتر تێکەڵ بن و بەرەو پێش بچن، زیاتر تێکەڵ بن لەگەڵ کۆمەلگە و لەنێو کۆمەلگادا. لە چوارچێوەی چالاکیەکانی کۆمەڵی ئۆتیزمی کوردستان بەڕێز دکتۆرە سۆز پسپۆڕی نەخۆشیەکانی ددان با بفەرمێت بۆ پێشکەشکردنی بابەتێک لەسەر کێشەکانی دەموندنی منداڵان